تیشکی خۆر لە نێو گەڵا و پەلی ڕۆکەکانەوە بە ڕەنگاو ڕەنگی دەگاتە سەر شەقامی نێو کۆڵانەکە. کۆڵانێکی سەوز و پڕ لە نەمامی گەڕەکی ئەڵماسی کەرکووکە لە بەرزیەوە بڕوانی بە سەوزایی و جوانیەکەی لە کۆڵانەکانی دیکەی جارەکەیتەوە. ئێمە لە سەرەتای 2002 دەستمان کرد بە چاندنی ئەم دارانە. ئاراس دەستێکی باڵای هەبووە لە سەوزکردنی کۆڵانەکەیان بە درەختی ئەلبیزیا. ئەو دەڵێت چەندێک خزمەتی بکەی دارەکەش خزمەتت دەکات و کاریگەری زۆری هەیە لەسەر گۆڕینی کەشوهەوا. ئەمە لە کاتی هاوینە چەنێ خزمەتی کە ئەم دارە تەبیعەتی وایە گڵا ناوەرێنێ، چەنێ ئاوی بدەی گڵا ناوەرێنێ، دوایی ڕەنگەشی بەزستانش ئەو نەگڵا ناوەرێنە بلی وشکە بێتەوە بە یەکجاری نەبێ، بەڵام لای خۆتەمێنێ بێت چەنێ خزمەتیکەی ئەوش خزمەت دەکا. لە هەمان کاتە مەنزەرێ جوانی هەیە و ئەوەکەی بینین ناو کۆڵانەکە تۆ لەو گەرما لە 52-53 لەو فێنکایەی تقریبا ناچێتە سەرەوەی چل. ڕێکخراوی کۆکاری ژینگەی 30,000 نەمامی ئەلبیزیا دابەش دەکەن. هەڵمەتێکە ماوەی 8 مانگە ئامادەکاری بۆ دەکەن. نەمامەکانیان لە بنەتۆوە گەشە پێگرتووە تا ئەوەی بچێندرێ. خەڵک دێن و ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ بەرەسێنانی نەمان بە خۆڕایی. ئامانجمان 1 ملیۆن نەمامە هەتا ساڵی 2030 و ئەم ساڵ ئەم نەمامگەی کە لە پشتمانەوەی 30,000 نەمامی تایە گەیشتووە بەرهەم لە ماوەی 8 مانگە بەرهەممان هێناوە و بینن خەڵک لە هەموو گەڕەکانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووکەوە دێن بۆ ئەوەی نەمامەکانیان وەرگرن و لە بەردەم ماڵەکانی خۆیان بیچێنن. بەشێکی زۆری ئەوانەی نەمامەکان دابەش دەکەن گروپ و تیمی خۆبەخشین. پێشتر ڕاهێنراون لەسەر چۆنێتی گواستنەوە و چاندن تا خزمەتکردنی نەمامەکان. ئەم گەنجانە 1100 داریان بۆ گەڕەکەکانی ئیسکان و ئازادی و ئیمام قاسم و بارودخانە هێناوە. بەسەر گەڕەکەکان بەسەر ماڵەکانە ئەگەڕێن کە ئەگەڕێن مەسەر ماڵی وا هەیە 4 چاڵی ئامادە کردووە، ئەچین سەری چاڵەکەیەکەین گونجاو بێ بۆ دارەکە لەگەڵی ئەتوانین لێی بێن دارەکەش بۆشی حازر دەکەین و اینجا ڕیکۆرد دەکەین و بۆی بزانین کە 100% ئەم دارە خزمەتەکرێ. ڕێکخراوی کۆکار لە ماوەی 5 ساڵ 77,000 نەمامیان لە کەرکووک و دەوروبەری چاندووە. گرفتی سەرەکی ئەوە نەمامانەی لەسەر شەقامە گشتیەکانن خزمەت نەکردن و کەم ئاودانە. بۆیە پلانی ڕێکخراوەکە لە سەرەتاوە ئەوە بووە نەمامەکان بدەنە خەڵک و لە نێو کۆڵان و گەڕەکەکان بچێنرێن تا هەر خەڵک خۆیان خزمەتی بکەن. بەهۆی دامەزراوە نەوتیەکانەوە بڵاوبوونەوەی ئەو گازە ناتەندروستانەی کە لە ئاسمانی کەرکووک بەدی دەکرێت وای کردووە ژینگەی ئەم شارە ژینگەیەکی باش نەبێت. ڕێژەی سەوزایش کە لە کەرکووک 102 تێپەڕ ناکات ڕێژەیەکی مەترسیدارە. بۆی هەوڵەکان بۆ ئەوەن سەوزایی قەرەبووی بڵاوبوونەوەی ئەو گازە ناتەندروستانە بکاتەوە و ژینگەیەکی تەندروست لە کەرکووک بخوڵقێنێت. هەردی محەممەد ڕووداو، کەرکووک.